ئەمە گەورەترین زیندانی تیرۆرە لە سەلڤادۆر، زیندانێکی نوێی ئەو وڵاتەیە کە 100 ملیۆن دۆلاری تێچوە و 2 ساڵی پێشوە تا تەواو کراوە. 65,000 کەس لە خۆگرێت. زیندانەکان لەو باندا عەسابەگەریانەدا بوون کە هاوڵاتیانی ئەو وڵات هەیەن هەراسان کردبوو. ئەم کۆمەلگا گەورەیە نزیکە لە پایتەختی سەلڤادۆرە و ڕووبەرەکەی 160 هێکتار زەوی دەبێت. هێزێکی ئاسایشی توندوتۆڵیش پاسەوانی دەکەن کە ژمارەیان 800 کەسە. زیندانەکە توانای بەنکردی 40,000 کەسی هەیە، گەورەترین زیندانە لە ئەمریکای لاتیندا. جا هەبوونی ئەو زیندانە گەورەیە دەبێتە جێی شانازی وەک ئەندام پەرلەمانێکی پێشووی ئەو وڵاتە کە ئێستا وەکو شتۆڤەکاری سیاسی ئاماژەی بۆ کردووە. بۆ من هەبوونی گەورەترین زیندان لە ئەمریکای لاتین نابێت ببێتە مای شانازی نەتەوەیی، بە پێچەوانەوە دەبێت شەرمەزارمان بکات، چونکە ئەوە شکستی حکومەتەکەمان نیشان دەدات، نەک تەنها لەم زیندانش بەڵکو بواری دیکەش. داکۆچیکەرانی مافەکانی مرۆڤ لە مێژە نیگەرانی خۆیان لە بارودۆخی زیندانەکانی وڵاتەکە دەربڕیوە. زۆر زیادڕەوی لە دانیشتوان هەیە، ئەمەش دەبێتە هۆی بارودۆخی قەڵەباڵغ و نەخۆشی لە ڕاددەبە دەر. دۆخێکی ڕژدی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ هەیە. زیاتر لە 94 کەس لە ناو زیندانەکاندا گیانیان لەدەستداوە. هەر خانەیەک 100 زیندانی تێدایە، ژوورەکانیشان لە ئاسن دروست کراوە. ئامانجلی وەک کاربەدەستانی ئەو حکومەتە ئاماژەی بۆکەن لە پێناو سزادانی تاوانبارandایە. هیچ حوشە و شوێنێکی کات بەسەربردن دروست نەکراوە. هەوڵمان داوە دەستەبەری ئەوە بکەین کە دەستگیرکراوەکان چیتر ناتوانن لە زیندانەوە فەرمانی کوشتنی خەڵکی سەلڤادۆر بدەن وەگەوەی پێشتر دایان کرد. حکومەتی سەلڤادۆر وێنەی ئۆپەراسیۆنێکی بڵاو کردەوە لە کاتێکدا پاسەوانەکان 1-2 لە زیندانەکان بۆ شوێنە نوێەکەیان دەگوازنەوە. سەرۆکی ئەو وڵاتەش بووکێڵ بە هاشتاگێک جەنگ دژی باندەکان تویتێکی کردووە. ئەو دەڵێت ئەمە دەبێتە ماڵە نوێەکانیان کە بۆ دەیان ساڵ لەوێ دەژین، چیتر ناشتوانن زیانی زیاتر بە دانیشتوان بگەێنن. بەڵام هەندێک لە داکۆچیکەرانی مافەکانی مرۆڤ باس لەوە ئەکەن کە حکوومەت تەنها سەرنجی لەسەر سزادانی بەبێ پلانی چاکسازیە بۆ زیندانەکان، لە کاتێکدا وڵاتەکە کەمبوونەوەی تاوانە تونند و تیژەکاری بەخۆوەتیوە. ئێستا کە خەڵک قورسایی گەورەی باندە مەترسیدارەکانیان بەسەرەوە نەماوە و هەست بە ئارامی دەکەن، با ئێمە ئارامی بگۆڕینەوە بە ماف بۆ دیموکراسی. باری نائاسایی ئەلسەلڤادۆر هەندێک مافی دەستوری هەڵپەسات، ڕێگەی بەدەستپێکردنی هێرشێکی سەربازیشدا بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی باندەکان کە خەڵکی سەلڤادۆریان هەراسان کردبوو. پەرلەمانی ئەو وڵاتەش چەند جارێک ماوەکەی درێژ کردەوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی کلۆدیا زاڵدان لە سەلڤادۆرەوە.